ئێستاش داوا دەکەین لە بەڕێز مامۆستا ساکار ئیسماعیل بەڕێوەبەری گشتی قوتابخانەکانی عیشق و نیلۆفەر کە بەڕێزیان سەرۆکی دەستە یێرەخەرانی ئۆڵۆمپیادی کوردیە با بفەرموێت بۆ پێشکەشکردنی وتەی بەخێرهاتن بە چەپڵەکانتان. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران، بەڕێز قایمقامی سۆران، بەڕێز بەڕێوەبەری پەروەردەی سۆران، بەڕێز بەڕێوەبەری پەروەردەی مێرگەسۆر، خانەوادەی سەربەرزی شەهیدان، بەڕێزان بەرپرسانی حزبی و حکومی، میوانانی قەدرگران، مامۆستایانی بەڕێز، بەخێوکارانی ئازیز، قوتابیانی خۆشەویست، بەخێر بێن بۆ فیستیڤاڵی زمان و کولتوری کوردی. خۆشحاڵ و شەرەفمەندین کە لەم دەڤەرە خۆشەویستە لەم فیستیڤاڵە قەشەنگە و ڕازاوەیەدا کە لەلایەن قوتابخانەی ئیشق ئەنجام درراوە بە یەک گەیشتینەوە. بەڕێزان، قوتابخانەکانمان هەر لە سەرەتای دامەزراندنیانەوە بایەخێکی تایبەتیان بە زمانی کوردی داوە. ساڵانە چەندین پێشبڕکێ و فیستیڤاڵ و ئاهەنگی جۆراوجۆر تایبەت بە زمانی کوردی ئەنجام دەدرێت. ئەوەی ئەمڕۆ نمایش دەکرێت مشتێکە لە خەرمانێک. چەند قوتابیەکمان بەهرەکانیان لێرەدا نمایش دەکەن و بەڵام ئەوەی لە پشت ئەمە کراوە کارێکی یەکجار زۆرە و زیاتر لە 2500 قوتابی بەشداریان لەم ئۆڵۆمپیاتە کردووە و هاموشۆی زمان و کوردی بووینە. بەڕێزان، ئەم ئۆڵۆمپیاتە لەژێر دروشمی پاراستنی زمان و کولتور ئەرچی نەتەوەییمانە پێک هاتووە لە پێشبڕکێ لە 8 بواری جیاواز کە ئەمڕۆ قوتابیە سەرکەوتوەکان لێرەدا بەهرەکانیان نمایش دەکەن. برگەکانی پێشبڕکێکان بریتە لە وتنی گۆرانی و نووسینی هۆنراوە و خوێندنەوەی هۆنراوە و نووسینی داڕشتن و هونەری وتاردان و شانۆ و کورتەفیلم و ڕێزمانی کوردی. ئامانزمان لەم ئۆڵۆمپیاتە زیاتر ئاشناکردنی قوتابیەکانمانە بە زمان و کولتوری خۆیان و بەرزکردنەوەی ئاسی ڕۆشنبیریان و ڕواندنی هەستی نیشتمان پەروەری لە ناخیاندا، چونکە بە بڕوای ئێمە داهاتووی هەموو وڵاتێک ڕووناک دەبێت ئەگەر ڕۆڵەکانی هەستی نیشتمان پەروەری و هەستی خاوەندارێتیان بۆ زمانی کولتوری خۆیان هەبێت. بەڕێزان، قوتابیەکانمان هەمیشە پێشەنگن لە بوارە جیاجیەکان و پێشبڕکێ زانستیەکان و چەندین جار لە وڵاتی جیاجیا بەشداریان لە پێشبڕکێکان کردووە و بە باشترین شێوە نوێنەراتی کوردستانیان کردووە و بە جولی کوردیەوە ئاڵای کوردستانیان بەرز کردوێتەوە. قوتابخانەی عیشقی سۆران لە ساڵی 2002 دامەزراوە و خزمەت بە کەرتی پەروەردە دەکات بەبێ هیچ قازانجێکی مادی لەم دەڤەرە خۆشەویستە. سوپاس بۆخوا قوتابیانی ئەم قوتابخانەیە چەندین سەرکەوتنی نێوخۆیی و نێودەوڵەتیان بەدەست هێناوە، نوێنەرایەتی کوردستانیان کردووە لە چەندین وڵاتی جیاجیا. لێرەدا ئەو بەڵێنەی کە پێشتر بەم شارە خۆشەویستەماندا بوو دووبارەی دەکەینەوە و بەردەوام دەبین لە خزمەتکردنی کەرتی پەروەردە لەم دەڤەرە ئازیزە بە پشتیوانی خوای گەورە و بەرپرسانی ئەم دەڤەرە. لە کۆتاییدا بە ناوی دەستەی کارژێڕی قوتابخانەکانەوە سوپاسێکی بێپایانی بەرپرسانی ئەم شارە خۆشەویستە و ئەم دەڤەرە بەڕێزە دەکەین کە هەم لە ڕابردوو هەم لە ئێستادا پاڵنەرێکی ئەرێنی بووینە و هاوکارێکی دڵسۆزی ئێمە بووینە بۆ سەرکەوتنی قوتابخانەکانی ئێمە و پرۆسەی پەروەردە بەگشتی لەم شارە. سوپاسێکی بێپایانی بەڕێوەبەر و دەستەی کارژێڕی و مامۆستایانی قوتابخانەکەمان دەکەین و کە هەوڵ و ماندووبوونێکی زۆر دەبینن لە پێگەیاندنی قوتابیەکانمان. سوپاسی دایکان و باوکانی ئازیز دەکەین کە ئەو متمانەیان بە ئێمە بەخشیوە. ئێوە بە نرخترین و گرنگترین شت لە ژیانی خۆتان کە جگەرگۆشەکانتانن بە ئێمە سپاردووە و هیوادارین لە شوێنی متمانەی ئێوەی بەڕێز بووبین. دەستخۆشی لە قوتابیانی خۆشەویست دەکەم و هیوای سەرکەوتنی بەردەوامیان بۆ دەخوازم. دووبارە بەخێرهاتنی ئامادەوان دەکەم. زۆر سپاس.